بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام، سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خوا بڕژێ بەسەر یەکبەیەکی ئێوەی ئازیز و خۆشەویستدا. خۆشەویستانم ئاسوودەم کە بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. بۆ تەوەرەی ئەمڕۆمان باسی شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەکەین. خوای پەروەردگار لە سەرزاری پێغەمبەرمان محەممەد درود و سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای لەسەر بێت لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 31 دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. بێگومان ئەوەش هێمایە بۆ ئەوەی خوای گەورە شوێنکەوتنی پێغەمبەری پەیوەست کردووە بە خۆشەویستی خودداوە. سەبارەت بە ئەنجامدان و بەرپاکردنی فەرزەکان وەکو لە فەرمودەکەی بوخاریدا هاتووە، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، واتە نوێش بکەن وەکو نوێشکردنی من. بێگومان ئێمە دوو سەرچاوەی سەرەکیمان هەیە بۆ تەشریعی ئیسلامی، ئەوانیش قورئانی پیرۆز و فەرمودەکانی سەروەرمانە. چۆن بتوانین مامەڵەیان لەگەڵ بکەین و پێیانەوە پابەند بین. لەو نێوەندەشدا چۆن بتوانین مامەڵە لەگەڵ فەرمودە بکەین و بیان کەینە کردار و گفتاری ڕۆژانەمان. پەیوەستبوون و پابەندبوون بە فەرمودەکانەوە تەنها بە قسە و دەربڕینی گفتارە، یاخود ئەمە دەبێت ببێتە کردار و ڕنگ بداتەوە لە هەڵسوکەوت و کرداری ڕۆژانەماندا. وەکو ئەوەی کە شاعیر دەفەرمێ سەبارەت بە پێغەمبەر و سەحابەکان لە وەسفیدا دەڵێ پێغەمبەرستانە، وەکو ئەوەی کە هەمویان ئەوەندە شوێنکەوتەی پێغەمبەر بوون سەحابەکان گیانە دەکرانەوە. یەکێک لە ئیمامە بەڕێزەکان دەفەرمێ لە نیشانەکانی خۆشەویستی خوددا شوێنکەوتنی خۆشەویستەکەیەتی لە ئەخلاق و کردار و فەرمان و سونەتەکاندا. ئێمە ڕۆژانە هەمومان بە گفتار ئیدعای شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەر دەکەین. ئێمە لە کوێی شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەر داین. بەڕاست بە کردار ئێمە شوێن سونەتەکانی دەکەوین لە هەڵسوکەوتی ڕۆژانەماندا، لە بەر یەککەوتنماندا، لە گفتارماندا، لە مامەڵەمان لەگەڵ هاوسەر و خێزان و منداڵ و لەگەڵ دەر و دراوسێ و لەگەڵ هاونیشتیمانیەکانمان و لەگەڵ موسڵمان و غەیرە موسڵمان و لە کڕین و فرۆشتن و هەموو ئەمانەماندا. میوانی بەڕێزی ئەمجارەمان مامۆستا عەفان شێخ سەدیق سەرگەتی، زانای ئاینیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونت کە ئەم ڕۆژ لەم بەرنامە بێکەوەین. سپاس. مامۆستای بەڕێز، ئێمە هەمومان وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد بەردەوام ئیدعای شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وەسسەلام، ئەوەی کە ئێمە پەیوەستین پێیانەوە، دەمانەوێت بەرپایان کەین، دەمانێت بیان بڵێین و جێبەجێشیان کەین. بەڵام بەڕاست شوێنکەوتنی فەرمودەکانی پێغەمبەر تەنها ئەو شتە ڕۆتینیانێک کە ئێمە بە قسە دێڵێن، بەڵام ڕنگدانەوەیشی زەق و بەرچاو نییە لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. إمش رضي السلام بو بینەران و بیسەرانی پەیام هەیە لە هەرکوێ هەن، ئومێدەوارین لەم چەند خولەکەی کە لە خزمەتیانە دەبین بتوانین بەرچاوڕوونیەکیان پێشکەشکەین یا چەند خاڵێک کە دوایی خۆیان بە دوایە بچن بگەنە نەتیجێک. پێشەکی حەز دەکەم ئاماژە بە شتێک بکەم کە زۆر گرنگاییش ئەوەیە شەرعیەت وەرگرتنی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بەڵگەی ڕەوابوونی شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە. ئەلێرەوە دەست پێ بکەین کە خوا فەرمێ وەنەزەلنا ئیلەیکە الذیکرە لتبین للناس ما نزل إليهم، کە ذیکر بە معنای قورآن خوای گەورە فێن بەڕاستی ئێمە قورآنمان ناردووە بۆ تۆ، نازڵ کردووە بۆ تۆ تا بۆ خەڵکی تیبیان و ڕۆشنکەیتەوە. ڕۆشنکردنەوەی قورآن لەلایەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام بە دوو شێوازە. شێوازی یەکەم گەیاندنی بەو شێوەی لە جوبرەئیل وەرگرتووە بە سەحابەکان، یعنی چۆن قورآن لە جوبرەئیل عەلەیهی سەلام وەرگرتووە ئاوا بە ئێمەشی گەیاندووە. ئەمە یەکێکە لە تیبیانەکان، یان تیبیانی قیراءەت خوێندنەوەی وەکەوەی جوبرەئیل هێناوێت. ڕۆشنکردنەوەی دووەم ڕوونکردنەوەی مانا و ئەو مەبەستانەی کەوە نادیار نییە بە ئاماژە ئیشاری بۆ کراوە.
مثلا لە قورآنە خوای گەورە فێن والسارق والسارقة فاقطعوا أيديهم أقم الصلاة آت الزكاة ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. آياتان كهاتون آياتكان بقشتي هاتون لبروي أم خوای گەورە سبحانه وتعالى حقێکی بە پێغەمبەر عليه الصلاة والسلام داوم ئەو حەقەش ئەوەیە کەوا ئەویش بۆی هەیە تەشریع بکە بەڵگەیەک بۆ پشتڕاستکردنەوەی ئەم بۆ چوونە ئەوەی خوا فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول لە زمانی عەرەبیە واو ئەڵێن للجەمعی مطلقە یعنی بۆ کۆکردنەوەیە کاتە ئەطیعوا الله وأطیعوا الرسول خوای گەورە نافەرمێ ئەطیعوا الله ثم ئەطیعوا الرسول يعني ئیتاعی خوای پەروەردگار پێیوەست لەگەڵ پێغەمبەرە تێکەڵاون ئەبێ بە هەردووچیان تەواوکەری یەکترن کاتە ئەمە بەڵگەیەکی حەشا هەڵنەگرێت لەوەی کەوە شوێن کەوتنی سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام وەکو شوێن کەوتنی قورئان واجبە بەس خاڵێک لێرە کە پێویستە بڵێن ئەویش ئەمەیە هەموو کەس یەقینی بەمە هەیە کەوا پاراستنی قورئان لای خوایە بەڵام پاراستنی سنەت لای خوای گەورە نییە لەبەرەوەی لە قەرنی 2 هیجری کە کاتێ دەستەکەن بە کۆکردنەوەی حەدیث سەنەد بووەتە بەشێک لە دین لەولە السەنەد لقال من شاء ما قال یا ما شاء يقول ئەگەر سەنەد نەبوایە هەر کەس بارەچوو خۆی چیە کرد هەموو شتێکی ئەوت کەواتە ئێمە کە باس لە تەبعیەتی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکەین ئەڵێن واجبە تەبعیەتی بکەین بەو مطلق و ڕەهایە نییە هەر کەس لە گیرفانی خۆی شتێکی نا بڵێ سنەت تۆ بڵێ بەڵێ شتێکی نات نە ئەمە وان نییە بەڵکو ئەمەی کە ئێمە باسیکەین بریتیە لە ئەو سنەتانەی کەوا بە سەنەدێکی صحیح و ڕاست و دروست بەدەست ئێمە کەشتون ئەو سنەتانش کەوا ئێمە دەتوانین شوێنیان کەین خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا هەموو ئەو وتە و کردە و هەڵسان و دانیشتنانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێتە سنەتێکی ئەو تۆ کە پێویست بێ ئێمە ئەنجام بدەین ئەمەش وانییە بەو ڕەهاییە بەڵکو ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ ئیشی ئەنجام داوەکو بەشەرێک وەکو مرۆڤێک کۆمەڵێ شت تایبەتی ئەو بووە مثلا خوای گەورە فەرمێ ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقام محمود پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام شەونێژ واجب بوو وانییە بۆ ئێمە کەواتە ئەبێ ئەمە تەحدیدکەن سنەتی پێغەمبەر بریتیە لە هەر وتە و کردە و ڕالێبوونێک یا بێدەنگبوونێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە دەبێتە ئەو سنەتەی ئێمە شوێنی ئەکەوین مثلا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەکوێ خەوتووە کەی خەوتووە مثلا چۆن خەوتووە چی خواردووە چۆن خواردوویەتی ئەمانەی کە وەکو بەشەرێک ئەنجامی داوە وەکو بەشەرێک خۆ من ئەگەر وەکو ئەو بکەم لەو ئیشانشدا بەتەکید ئەجرێکی زیاترم دەسەکرێت بەڵام وەکو ئەوەی من بیسەپێنم بەسەر بەرامبەرەکەمە بڵێم سنەتە ئیلا بێ وا بکەی ئەمە هەڵەیەک ئەوەش هەڵەیە بڵێن کاکە ئێمە تەنها قورئانمان هەیە بەس کاتە ئەرکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتیە لە ڕوونکردنەوەی مجملاتی قورئان شیکردنەوەی ئەوەی لە قورئانە بەعام هاتوو ئەم مەسەڵەن والسارق والسارقة فاقطعوا أيديهما خۆیەت لە زمانی عەرەبیە کە ئەبرێ لێرەوە تا ئێرە هەموو یەدە والله چۆنێتی ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونی کردووە کاتە ئەگەر ئێمە بڵین کاکە سنەت تەرکەین ئەم ئاەتە چۆن تەطبیقەکەین خوا فەرمێ ئەقیم الصلاة نوێژ بکە یقیمون الصلاة ئیقامەی نوێژەکە نوێژ چۆنەکەی کاتەکانی کێ چەند ڕکاتە چۆن ئەکرێ مقدماتی چییە لبی مۆزوعەکە چییە ئینتیهاکەی چییە ئەمە هەموو لە فەرمودەکانە هاتووە لە سنەتە هاتووە کەواتە ئێمە دوو لایەن هەیە هەردووکی هەڵەیە لایەنێک ئەوەی کە بڵێ کاکەمە قورئانمان بەسە هەموو شتێکی تایە لایەنێکی تریش بڵێ هەرچی هات بە ڕاست و ناڕاستەوە بە صحیح و ضعیف و مەوضوع بڵێ هەر لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بیسەپێنی بەسەر هەردوو لاکە هەڵەتە کەواتەوە چی وەکەذلک جعلناکم ئومەة وسطا لەبەرەوەی ئێمە دەڵێن سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتیە لە هەر وتە و کردەیەک بێدەنگبوون و ڕالێبوونێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەسەڵەن وتەکە وەکو ئینەمە الأعمال بالنیات کردەکەش وەکو خذوا عنی مناسککم ڕالێبوونەکەش سەحابەیەک لە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێک ئەنجام درا مەسەڵەن پیاز لە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم خوراوە خۆی نەیخوارد ئەوان خواردنیان بێدەنگ بوون کاتە بەڵگەیە لەسەر ڕەوابوونی ئیشەکە چونکو پێغەمبەران نابێ بێدەنگ بن لە ناحەق نابێ لە کاتی پێویستە ڕوونکردنەوە دوا بخەن مەسەڵەن ئێستا کابرایەک لێرە شتێکە کا حەرام پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای 2 ڕۆژ بیڵەوە بۆ کردت حرام
لە هەمان شوێنی خۆی ئەبێ بیڵە لەو شوێن چونکە ئەمە شتێکی حیاتیە شتێکە پەیوەندی بە قیامەتەوەی بە دنیاوە نییە مەسەڵەن کابراایك جاری وایە کابراایك مەسەڵەن بابەتێکی دنیایەتە پێشەوە ئەگەر سەعاتێ 2 ساعات و ڕۆژە 2 ڕۆژیش دوای خی تەسیرێکی نابێت بەس ئەمەی قیامەت کابرا بەتابەت بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر لە بەردەمی شتێکی حرام بکرێ ئەو بێدەنگ بێ یعنی چی؟ یعنی ئەوەیە کەوا ئەم شتە شەرعیەت وەردەگرێت کەواتە وتە و کردە ڕالێبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێتە سنەتێک بۆ ئێمە ئەنجامی بدەین. مامۆستا دەمەوێت یەک پرسیار بکەم لێرە ئەو ژەوەیە زۆر جار باسی ئەوە دەکرێت کە مسلمانان دەشێ بە سنەتەوە پەیوەست بن سنەتەکان بکەنەوەی کە دەیتوانی هەڵبەت ئەجرت خی گەورە ئەجرت بۆ دەنووسێ لەسەرەوەی کە تۆ پەیوەستی بە سنەتەکانی پێغەمبەرەوە بەڵام ئەگەر پێیانەوە پەیوەست نەبی ئەوە مەحرومی لەو ئەجرە ئەوە ئەجرت بەرناکەوێ بەڵام ئایا دەشێ لەژێر چوارچێوەی ئەم عینوانەدا تۆ ئەوەی کە ئەجرت بۆ نانووسرێ و بەڵام گوناحباریش نابی کە ناکەی هەمووی هەرواز دەبێنی ئێمە با دووشت جیاواز بکەین هەندێک شت هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بۆ خۆی ئەنجامی داوە بەڵگەیەکی ئەو تۆ نییە کە ئەبێ ئیلا ئێمە ئەنجامی بدەین مەسەلەن نوێژە سنەتەکانی پێشپاشی نوێژەکان ذیکرەکان ئەمانە ئەوەی تیانی ئیلا ئەبێ بیکی بەڵام خۆ نوێژکردنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوا ئەمری کردەوە ئەی دەیکا ئەمە قسەی تیانە بێت تاک خەڵکە بێ ئەنجامی بدەن ئەگەر تاک بەو شێوەیە ئەنجامی نەدا خوای گەورە نایە هەر ئەمەشە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ کاتێک سەحابەیەک ئەفەرمێم یا ڕەسوول الله ئێمە دەزانین چۆن سەلامت لێ بکەین فێربووین خوا فێری کردوین ئەی چۆن سەڵەواتت لەسەر بدەین دیارە سەحابەکان خۆیان بۆ خۆیان هەست دەکەن دەزانن ئەبێ لە مەسەلەی عیباداتە شەرع قسە بکە نەک نەفس لە وەڵامدانەوەی نیەتەکە و مووقیفە ڕاستەکەی ئەمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمی بڕۆ چۆن سەڵەواتت لێ بدە ئەوە کەعبی کوڕی عوجرە سەحابەیەکە دێت ئەڵێ یا ڕەسوول الله خوا فێری کردین سەلام چۆن ئیسڕات چۆن لەسەر بدەین پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمی بڕۆ چۆن سەڵەواتت لێ بیکە لەبەرەوەی عیبادات چۆن ئەیکەی بیکە وانییە ئەم قسەیە مەقولەیەکەی ناو خەڵکا باوە زۆر غەڵەتە ئەڵێ نوێژ چۆن ئەەکەی بیکە دروستە جا ئەگەر چۆن بیکەی دروست بێ ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەلیفی دەست نوێژە و هەتا یای نوێژەکەی فێر کردوین ئەیجۆ بۆ بە ئەمر ئەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی جا کەواتە سنەتەکان ئاوا تەصنیف بکەین هەیانە تەشریعەکە وەکو قورئان واجبە بیکەین وەکو چۆنیەتی نوێژەکە چۆنیەتی حەج چۆنیەتی ڕۆژوو بەڵام هەیە زیادەیەکە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریعی کردووە واجب نەکراوە لەسەر ئومەت بیکە بەڵام عولەما دەفەرمون ئەگەر کۆی سنەت پاش و پێشی نوێژەکان سنەتی چێشتنگە شەو نوێژ سنەتی دەست نوێژ ئەوەی کە سنەتی سەبەبێکە ئەفەرمێ ئەگەر کۆی ئەوانە کەسێک نەیکا گوناهبارە بێ ئەوەی کە ئەفەرمێ یعنی هەمووی واز دەبێنی کۆی نەیکا هەر نەیکا نابێ ئیلا ئەبێ بیکە ئەگوێ پسریش بێ ئەوەی کەوا ئەفەرمێ سنەت ئەگەر نەیکا عولەما ئەفەرمون بۆ مطلقیە نییە کە کابرا مەسەڵەن بڵێن من سنەتی پێشپاش بیکەم ئەجرمێ نەیکەم گوناهبار نەم عولەما ئەفەرمون بەو ڕەهاییە بە مطلقی نییە کە هەر نەیکی ئیلا ئەبێ بیکەی ئەی چۆن ئەڵێ من شوێن کەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ هیچی نەکەی لەمەشی لێگەڕێ لەم قسەیەش مەبەسم کۆی شتەکەی مەسەڵەن کابرا هەیە ناتوانێت کابرا هەیە کاکە ئەڵێ کوڕە خۆ سەحابەی وا هەیە سنەتی هەر نەکردو ئەم قسەیە ڕوویەکی ڕاستە و ڕوویەکی وانی لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بابی عیبادەتە سنەتەکانە کۆمەڵێ قسەی بۆ کۆمەڵێ خەڵک کردووە کە ئەو کەسانە ئەهل بوون ئەبێ ئەوە بکەن ئەبێ یان وەکو چۆن بڵێن ئەگەر ئەم تعبیرە ئاوا ڕاست بێ ئەگەر بۆ پێغەمبەر بەکارهێن ڕاست بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو دەروونناسێک لەگەڵ خەڵکیدا بۆ شێوە قسەی کرد یعنی کابرایەک بووە کاکی گیانهار خەریکی مەڕ و ماڵات و بزن و شاخ و داخ پێی نەکراوە ئەم بێت سنەتەکان بکە فەرمووی بڕۆ تۆ هەر فەرزەکان بکە
وەکەوەی کابرا هاتی عرابەتی چی بکەم بەڵێ 5 فەرزی نوێژ ڕۆژی ڕەمەزان حەج و پاشەوە زەکات فلما وەلا کە کابرا تێپەڕی پیاوەڕۆی سەڵسەڵەم فەرمی ئەفلەح ئین صەدەق ئەگەر ئەم کابرایە ئەوەی وتی بە تەواوی ئەمانە بکە ئەفلەح دەی لەولاش ابن عومەر عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای ئەو سەحابە بەڕێز پێغەمبەر سەڵسەڵەم پێی ئەفەرمێ چی ئەفەرمێ عەبدوڵڵاه رەجل صالح لو يصلي بالليل نەک سونەتەکانی ڕۆژ لو يصلي بالليل شەو نوێژ بکە کاتە ئەم قسەیە بەو ڕەهاییە نییە مەسەڵەن کابرا بڵێ کاکە وەڵا سونەت ئەگەر بیکەی ئەجرەکان نەیکەی گوناهبار نابی بەڵکو ئەم قسەیە وانە کۆی سونەت موسڵمان بە هیچ شێوەیەک نابێ بەجێ بێڵێ بۆچی لەبەر ئەوەی خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ بە ئەو ئاەتی جەنابەت خوێنتەوە ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆشێ فاتبعوني خۆ ئەمە کەلیمەیەکی عامە مجمەلە گشتیە لە چیا دواتکەوین فاتبعوني یعنی شوێنی من کەون کاتە شوێن پێگرتنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وتنە لە کردنە لە هەڵسانە لە دانیشتان لە خواردنە لە خواردنەوە هەمووی ئەگرێتەوە یعنی فاتبعوني خۆ دیاری نەکردووە لە چیە یعنی کەلیمەیەکە مطلقە گشتگیرە هەموو شتێک ئەگرێتەوە کاکەتە من ئەگەر خوام خۆشەوێ علامەتی خۆشویستی خوا چییە تەبعیەت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر باشە مامۆستای بەڕێز ئێستا ئەگەر بین لە چوارچێوەی خێزانە قسە بکەین دەشێوەی کە بە پێ ئاەتەکە ئێمە کە خوامان خۆش دەبێت شوێنکەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شوێنکەوتەی سونەتەکانی بین بەڵام چۆن ئێمە لە ژیانی خێزانیماندا ئەوە باسی ژیانی تاکید کرد کە دەبێت پەیوەست بێ بە سونەتەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی خێزانی و مامەڵەی هاوسەرداریەوە چۆن ئێمە شوێنکەوتەی پێغەمبەر دەبین عەلەیهی سەڵات وسەلام چی بکەین چۆن مامەڵە بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو چوارچێوەدا چی کردووە و ئەمەش هەر بە قسێکی یعنی بە قسەیەک دەبیان بەڕاستی چۆن ئێمە بە ئیجتیهاداتی سەردەم بە شێوازی سەردەم چۆن ئەمە بکەینە کردارێکی گونجاو کە بێتەوە لەگەڵ سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەک خاڵ زۆر گرنگە ئەویش ئەوەیە بڵین زۆر جار زۆر بەداخەوە جاری وا هەیە من وەکو مامۆستایەکی ئاینی خوێندنەوەم زۆر کەمە کە خوێندنەوەم زۆر کەمە کۆمەڵێ مەواقف و هەڵوێست ئەنوێنم لەسەر دینەکەم ئەکەوێ یەک خاڵ هەیە کە خوای گەورە فێن لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەمەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتە ئوسوەیەکی حەسەنە بۆ من لە چیە ئوسوەی حەسەنەیە بۆ من لە ژیانی سەراپای گەورە و بچووک تاک و خێزان و کۆمەلگا و هەموو شتێکە یعنی ئەوە نییە ئوسوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ من تەنها لە نوێژە بێ کە زۆر بەداخەوە ئێمە زۆر جار کە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکەین زیاتر تەرکیز لەسەر جانیبی عیبادی ئەکەین جانیبی کۆمەڵایەتی جانیبی ئەخلاقی جانیبی سیاسی عسکەری ئەوانە زۆر جار ئێمالەکەین بۆچی چونکو وەکو عەرزم کرد لە نەخوێندنەوەی من بۆ سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێم وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەنها لایەنی عیبادەتی بۆ من داناوە تەنها عیبادەتی کردووە لە کاتێکدا گشتگیرە و بۆ هەموو لایەنەکانی ژیانە بۆ تەواوی ژیانە فی ڕەسوول ئوسوەة حەسەنە لە چییە لە هەموو شتێکە ئوسوەی حەسەنەیە بۆ من لە عیبادەتا بیگرە لەگەڵ خێزانیە مەسەڵەن پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانیە چوو عایشەی دایکی ئیمانداران ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام لە هاوکاری خێزانەکانیە بوو ئەفەرمێ خەیرکم لئەهلیه و ئەنا خەیرکم لئەهلی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە تەمەنیا دەستی لە خێزانی بەرز نەکردێتەوە جارێکیان عایشە ئەوەندە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم تێکەڵا بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی عایشە ئەزانم کەی تۆ منت خۆشەوێ کەی ڕقت لێمە یعنی ئەمە ئەو پەڕی تێکەڵا بوون و خوێندنەوەی بەرامبەرەکەیە جا ئەگەر تۆ مەسەڵەن خێزانت ئەوەندە نەخوێنیتەوە لەکوێ ئەزانی تۆ تۆی خۆشەوێ کەی ڕقی ئەکەوێت فەرمووی ئەی عایشە هەر کاتە سوێند خوارد بە ڕەبی ئیبراهیمەوە زانت لە من عاجزی بە سووتت بە ڕەبی محەممەدەوە دیارە یعنی کاتەمە خوێندنەوەی بەرامبەرەکەیە ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم خێزانی خۆی نەخوێند بێتەوە اینجا دوای عایشە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هاوکە حتا ئەفەرمێ جلەکانی خۆی ئەیدووریەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵمانە دانیشت نانی لەگەڵا خوارد شتی لەگەڵا ئامادەکرد عایشە ئەفەرمێ جارێکیان لە خەزایەکە چوون لە خزمەتیا چوونە دەرەوە تەمان بە قورئان لەگەڵ خێزانەکانی چووەتە خێزانەکان چوونە دەرەوە لەگەڵ ئەفەرمێ هەر جارە دانێکیان بەپێی سەر بەپێی قورئەکە قورئای بۆ کردن قورئای بۆ کردن هەر کەس دەرچوو
چونکە خەزاکانی ئەوەنە بڵێن زۆر نەبوون جا نەیژدانەوە خەزاکەی چەنە تا بڵێ سەری تۆ لێرە بۆ اینجا ئاویش قبوڵی ناکات بەسەرە بێ بە قورا فەرمی جارێکی من چوومە دەرەوە ئەفەرمێ جێیشەکە بەڕێکەوتین دوای بە جێشەکە فەرمووی پێشکەون ئەڵێ کە پێشکەوتین فەرمی با مسابقە بکەین ئەڵێ پێش بڕکێمان کرد من پێشم مایەوە هیچی نەوت پێی چوو لە غەزایەکترا چوومە دەرەوە هەر قورعی من دەرچوو ئەڵێ ئیتر کە چوونە دەرەوە فەرمووی با مسابقەیە بکەین ئەڵێ مسابقە لە ڕاکردن بەڵێ ئەڵێ کە ڕامان کرد پێشی یامەوە ئەڵێ وتی هذا بذاك حەق باق ئەمە بەوە عایشە فەرمی ئەو کاتە من هێشتا بەخۆ بووم هین نەبووم یعنی بڵێن قەڵەو نەبوو بووم بەستی لەو غەزایەترا قەڵەو بووم نەمەتوانی ڕاکەم یا عایشە فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەبەشیەکان لە مزگەوتا یاریان نەکرد ئاوا فەرمی شاهیندانە فەرمی حەزەکەی سیرکێ بەڵێ قاچم خستە زەر ئەژنی ئاوا تا من ماندوو بووم نەک پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێ بەسە تا من ماندوو بووم اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم لێگەڕ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەعتیکافە خێزانەکانی هاتووە بۆ لای لەگەڵ یا چووە بەڕێ کردو بۆ ماڵەوە لە هەر غەزایەکە چوو بێتە دەرەوە بە قوڕە خێزانێکی بردو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە لەگەڵ خێزانەکانیە باش بوو حتا ئەفەرمێ لە فەتحی مەکە کە فەتحی مەکە کراوتیان یا ڕەسوڵ الله یا خانوویەکت بۆ دروستەکەین یا خانوویەکت بۆ نۆژەن ئەکەینەوە هەر کام پێ خۆش بێ فەرمووی نا لە نزیک قەبرەکەی خەدیجە و خێمەیەکە لەدە عایشە ئەفەرمێ هەموو کاتێ کە گۆشتێکمانە کرد بە خێر ئەی فەرموو ڕەفیقەی خەدیجە بۆتان بردووە ئەو ڕەفیقی خەدیجە بۆتان بردووە ئەو ڕەفیقەی خەدیجە بۆتان بردووە ئەوەی چی بۆتان بردووە ئەفەرمێ ئافرەتێک بوو هەموو جارێ هات پێغەمبەر قەدرێ کرد لەبەر خاتی خەدیجە ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە هەموو نوێژێکی بەیانی کە دەهاتەوە سەردانی هەموو ماڵەکانی خۆی دەکرد یەک سەلامی لە خێزانەکانی کرد پێم وایە والله عەلەم ئەگەر بە هەڵەدا نەچوو جوێریە بوو ئەفەرمێ جارێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم هات بۆ نوێژی بەیانی نوێژمە کرد ئەفەرمێ ڕۆشتە مزگەوت و گەڕایەوە هەر لێیە بوو فەرمووی تا ئێستا لەسەر بەرماڵەکەتی زیکرەکەی ئەڵێ عەرزم کرد بەڵێ ئەی پێغەمبەر خوا فەرمووی دەی 4 کەلیمەت فێرەکەم بەقەدەر هەموو ئەو زیکری کە تا ئێستا کردوتە ئەجری هەیە نەیفەرموو بۆ نەخەوتی کورە بۆ ناخەوی چی ئەەکەی چاوەڕێی چی ئەەکەی یعنی بزانە لە هەموو ڕوویەکەەوە ڕێنمونی کارێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم باش بوو بۆ خێزانەکانی جارێکیان عایشە ئەفەرمێ ئەو شەوە سەرەی من بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم لێیە بێ ئەفەرمێ کە خەوتی دوایی دەستم کێشا سێرەکەم نەماوە لەکوێیە گەڕام ئەفەرمێ چوون سێرەکەم خەریکی عیبادەت تر پێغەمبەر صلی الله علیه و سلم تووڕەنەوە عایشە بۆ هاتی تۆ بە حەقت چییە بەسەر من بۆ مڕاقەبە مەکەی بەڵزەبت یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم وای نەکرد لە کاتێکدا پیا و بەڕاستی زۆر پێی ئیزعاجەکە خێزانەکەی خێزانەکەی ئەوە یعنی عایشە خۆدایکی ماداران چوو بە دوای بزانێت چۆتە کوێ بەڵێ بێگومان واتانی چۆتە شوێنێکی تر پێغەمبەر صلی الله علیه و سلم تووڕە چۆتە لایەکی لە خێزانەکانی تر هەڵ لەوانەیە مە گومانەکەی بوو بێ هەر بە تەئکید خۆوایە بفەرمێ بۆ هاتی تووڕێ بێ نەخێر کەواتە یەکێک لە ئوسلوبەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەسەلەی خێزانداریدا پێغەمبەر صلی الله علیه و سلم قەدری ئافرەتی وەکو مرۆڤێک گرتووە نەک وەکو ئافرەت چونکو زۆر جار هەندێک کە ئەڵێ وەکو ئافرەت ڕێزی لێ بگرن نوقسانیەک باسەکە یعنی پلەیەک دەهێنتە خوار بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو مرۆڤێک تەعامل لەگەڵا کرد ئەوەندە ڕێزی ئافرەت ئەم جملەش قەوسێکە باسی بکەم لە ئیسلامدا ئەوەندە گەورەیە یەکەمین کەس مسلمان بوو ئافرەت بوو لە هەمووی مهمتر یەکەمین کەس لە ئاسمانەوە لە سەرووی 7 ئاسمانەوە لە عەرشەوە پەیام هات و موژدەی بەهەشتی پێدرا بە ئافرەت بە خەدیجەی دایکی ئیماندارانترە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جبرەئیل هاتە خوارەوە فەرمووی ئەی محەممەد ئەوە خەدیجە هات سینیەکی پێیە خواردن و پێخۆرێکی تایە ئەگەر هات سڵای خوا و منی پێ بگەێنە موژدەی بەرێ لە بەهەشتا بەخان پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووی کە ئەوە ئافرەتە ئەوەی بۆچی یەکسەر موژدەکەی گەیاند بە داچی ئیمانداران زۆر باشە مامۆستا هەڵبەت دەمەوێت زیاتر لەسەر بابەتەکان بڕۆین بەڵام ئەوە مامەڵەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی شوێن کەوتەی سونەتەکانیەوە بەڵام ئەمە هەر ناگەێنێەوەی کە هەر پیاوان یعنی مامەڵەی پیاوان بێ مامەڵەی بەرامبەریش وی ئافرەتانیش چۆن چاو لە پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام لە بابەتی خێزانداری و لە بابەتی ئەوەی مامەڵە لەگەڵ هاوسەرەکانیان تەمان یەک خاڵت زۆر گرنگیانی هەرگیز چاکبوون دایمن بەدەر لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێگەڕێن ئەو نا چاکبوون بە یەک لا ناکرێ
دوو طرفێ تامان خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە نەبوون کە بڵین دوور بێ حاشا لەوان دوور بێ لەوان پەرژین قایم لە ڕووی ئەوانە لە ڕووی جەنابەتەوە ئافرەتی بازاڕی نەبوون ئەوانیش مەکانەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم زانیوە مەکانەتیان وەکو هاوسەرێک زانیوە یعنی ڕێز و پلەی ئەو پێغەمبەر لای ئەوان ڕێز و پلەی تایبەتی هەبوو هەرگیز لەسەر مەسلەیەکی عیبادەت هەڵ نەشاخاون بە پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ بۆ هەمیشە خەریکی ئەوەی هەمیشە خەریکی ئەوەی نام بگرە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسەکە باسی حەقی پیاوەکە باسی حەقی ژنیشەکە یعنی لە ڕێنمونیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێنمونی بۆ پیاوەکە ڕێنمونی بۆ ئافرەتیشەکە ئەم ڕێنمونیانەی ئەو بۆ ئافرەتان یەکەم کەس لە ئافرەتانی لە خێزانەکانی خۆیان ئەوە تا پێغەمبەر خوای گەورە ئەفەرمێ ئەی ئافرەتان ئین كنتن تريدن الله ورسوله ئەگەر ئێوە خوا پێغەمبەرتان خۆش یا دنیاتان خۆشە وە هەڵی بژێرن دەی دەبین ئافرەت خێزانی پێغەمبەر هەمووی قیامەتیان نەوێ کاتە لە ڕووی مامەڵەکردنەوە مامەڵەکردنێکی دووسەرانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدریان ئەگرێ ڕێزیان لێگرێ ئەوانیش بە هەمان شێوە ڕێز و قەدری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرن یعنی عایشە کە کەسێکی زۆر چست و چالاک کەسێکی زۆر مێشکراوە ئەویش لە بەرامبەرا توانیویەتی لە ڕێزگرتنی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتانی سەحابەش فێرکە کە چۆن بەرامبەر مێردەکانیان چی بکەن بەرامبەر مێردەکانیان چۆن بن کە دەبینن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنە ڕەدفعلی ئەمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنە بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگە بێت لە کار و کردەوەکانیان ئەمانە لە ژیانی سەحابەشدا ڕەنگەداتەوە ئافرەتی مەسەلەن ئەوە حەدیثێکی دوور و درێژەیە کە باسی چەند ئافرەتێکا دانیشن باسی مێردەکانیانەکە مێردەکانیان چۆنە حەدیثەکە زۆر پێچە یەک بەرنامە ئەگەر حەدیثە باسی حەدیثی ئوم زەرع مەشهورە کە باسەکە ئەو مێردی من چۆنە ئەو چۆنە ئەو چۆنە ئەو چۆنە ئەمانیش باسی ئەەکەم کاتە ئافرەتەکانیان باسی ئافرەتەکانەکان کە بەرامبەر مێردەکانیان چۆن مێردەکانیشیان چۆن بوون لەبەرەی ئافرەتان سەحابە هاتوون پرسیارن لە عایشە لە خێزانەکانی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەوە چۆنە ئەی ئێوە چۆن لەگەڵیە کەواتە چۆنبوونی ئەمان لە ژیانی سەحابەدا ڕەنگی داوەتەوە دەبین هەموو ژیانی سەحابە ژیانێکی ئاسوودە و ژیانێکی کامەران بۆ لە ڕووی خێزانە بۆچی چونکو ئافرەتەکان لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری تەعامل و مامەڵە بوون لەگەڵ هاوسەرەکانیان کە چۆن بن ئەوانش ئاوا ژیانیان کردو چۆتە سەر زۆر باشە مامۆستا بە شوێنکەوتنی فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت چۆن ئێمە دەبینە مرۆڤێکی گونجاو دەبینە مرۆڤێکی شیاو شایستە بە ژیانێکی تەندروست شایستە بە کۆمەلگایەکی تەندروست شایستە بە حیاتێکی بێوەی حیاتێک کە ئەگەر تووشی تەنگ و چەڵەمە و بەریەککەوتنیش بین ئاسان بتوانانی لێی دەرچین یەکێک لە نووسەرە ئەوروپیەکان ئەڵێ ئەگەر محەممەد زیندوو بێتەوە لە خواردنەوەیکی قاوەیەک لە خواردنی قاوەیەکدا کێشەی دنیا هەموو حەلەکە یەکێک لە دەروونناسەکان دەڵێم دوای 20 ساڵ توێژینەوە و لێکۆڵینەوە لە ڕووی دەروونناسیەوە کە چۆن بەرنامەیەک داڕێژم منهەجێک داڕێژم خەڵک ئاسوودە بێ ئەڵێ دوای پێیچوو جارە گەشتمە کتێبێکی حەدیث ئەڵێ چەند حەدیثێکم لە پێغەمبەر بینی والله ئەعلەم زۆر ئەمە بەس ئەڵێم چەند چوار حەدیثم بینی ئەڵێ ئەگەر خەڵک ئەم چوار حەدیثە تەطبیقکە یەک کێشە لە دنیا نامێت یەکێکیان ئەڵێ من حسن إسلام المرء تركه ما لا يعني الله یەکێکیان ئەڵێ من كان بالله الآخر فليقل خيرا أو ليصمت یەکێکیان ئەڵێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب یەکێکیان پێ وایە والله أعلم من صمت نجا ئەڵێ بەس ئەم چوار حەدیثە دوای 20 ساڵ دیراسی علم النفس ئەو ئەکادیمیای کە خەڵکی ئێمە زۆر بەداخەوە زیاتر لەوە شانازی بە ئەکادیمیە تا بە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ ئەم چوار حەدیثە دوای 20 ساڵ لە دیراسە توێژینەوە لێکۆڵینەوە ئەم چوار حەدیثە بۆ ژیانی ئینسان بەختەوەرەکە چوار فەرموودە ئەڵێ ئەگەر ئینسان تەطبیقیان کا ژیانی بەختەوە کۆی ئەم قسانە ئەمەیە ئەگەر ئێمە بەڕاستی لەگەڵ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەعاملێکی ڕاستگۆیانە و
لە ناخەوە تەعاملەکە بکەین یەک کێشە لە ژیان ئێمەدا دروست بە قەناعەتەوە باعتقادی کولیەوە بەڵێ حەکیمێکێتە مەدینە حەکیمە بەسەر پێی دکتۆرە ماوەیەکی زۆر لێ بێ ئەڕواتەوە یەک کەس ناچێ بۆ لە ئەڵێ بۆ ئەڕێ ئەڵێ وەڵڵاهی ئەمە کۆمەڵگایەکە تا برسی نەبێ ناخوە پێش ئەوەی تێریش بێ دەست ئەگرێتەوە ئەڵێ چارەی هەموو نەخۆشەکانی جەستە ئەم دوانێ ئیمامی عومەر بێتە قازی دوای ساڵێک تۆزێ زیاتر لە ساڵێک لە قەزاوت استیقالەکە ئیمامی بەکر فەرمێ بۆ واز لێناڵێ کەس نی کێشەیەکی بێتە لام ئیتر بۆ ئەو مەنسەبە شەبێ بڵێن داگیریکردن یا مەنسەبێک ناوێکی لێبنی کاتە هەر کات ئێمە بەڕاستی یانی لە ناخەوە گەڕاینەوە بۆ سنەتەکانی پیاغەمبەر صلی الله علیه وسلم کێشەمان نامێنێ یعنی ئێستا ئەم حەدیثەیە ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت يعني أجر لقر حلمت ما ميديا كان محدثة تطبيق كان راجعين كار كان لهوالا كان للشروفي سياسي هوالا كان لبرنامج كان خلق توشي نخوشي نفسي وقلق نابه أوي خير هوالا كبلاي أجر أوي خرابيش ليقر يا ما أويك في أنصاف لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه دي أجر من حركات آواب برامبر بتوم تشكي شيء دروس أبي بخون بيم خوش بتوشم بيم خوش بي أبي وابي يا من حسن إسلام ولا تركه ما لا يعني زوبيج يعني خلق بوتي كشيء أصلا خلق هذا خوي قساك لو سروا كابراشتك هزار وياك أسبرو بقرا لما نعرف بتشوكه وحتى قرتين سياسي تحليلي أم وصعد بواك يتسر تلفزيون باسيك نتيجة كش مهر باش كوتنا أبوي هيك شيء لي نازان نتيجة كش يادبه كاتك كتوشتك النزاين لي قرأ إشي توني زور بداخل ولا زور مسائل خلقانك دين لسردمي بيش إما بعلم الشرعي باسكت أوي يستا بوت أكاديمي ماجستير ودكتوراه بلين لبابة كان هذا هندري لصالي تشلكان سيكان تا بنجاكان حجركاني إيما بطواو معناي أكاديمي بون حجري إيما باوكم برحمة بيديوت كلسنا أمان خيان أوت ملاي واهبو بس نحوي أوتو هبو بس فقه أوتو أي صد برسيار فقه اللي يكلا جايبنا إيه اختصاصي منية أو إشي منية برو بلا فلانا كس كاتم أما حديث التطبيق مشكلة مع النابي كاتم لكوي تطبيق كدني سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لجياني روجانا ما عندها چونكو بيغمبر صلى الله عليه وسلم أوش بزاين هموش معلومة أزاين بس هو كوي خصناهم لا سرخصنا سرسرينوا بيت الله شون بخواتا كهلصاي شون هلصي حتى شون أخويته بيت الله أما لجياني روجانا لجياني تعامل لقل هر كسيكا بيت الله كاتا هر كاتي أما براستي قراينو بو تطبيق سنتي بيغمبر صلى الله عليه وسلم بس سنة كانوا كو خويا تطبيق يعني كين يكشمنا مامۆستا نمونەیەکی زیندوت بۆ بجەرمەوە هاوڕێکم هەیە کەمێک تەمەنی لەسەر و منەوە پیاوێکی زۆر ساڵح و بەڕێز و خواناسە خۆی گەورە تەمەنی پڕخێرکە هەمیشە نەخۆشی شەکرەی هەیە ئەم پیاوە لەگەڵ نەخۆشی شەکرەکەیدا دکتۆری تر کە دەچی نەخۆشی شەکرەت هەیە هەر بەخۆی دکتۆری کۆمەڵی ڕێنمایی دەکات تۆ پێویستە ئەم خواردانە بخۆی ئەم خواردانە نەخۆی پێویستە کە ڕۆژانە کەمێک بجوڵەی بە پێیەکانت کەمێک وەرزش بکەی دەبێت ئاگا لەبێ بۆی باڵنسی شەکر لە ناو خوێنە ڕاوستی و تۆ تەوازونت هەبێ حوسەنجی هەبێ ئەوتی ینی سەرڕای پشت بەستن بە قسەکانی دکتۆر وتی من تەنها یەکشتم ینی لەگەڵ یەک قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەک فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کرد ئەوەی کە لە قورئان داهاتوو پێغەمبەر سەڵات وسەلام زۆر جەختی لێ کردوتەوە لەسەر ئەوەی کە ئێمە دەخۆین ئەو کاتەی دەخۆین کە برسیمانە و ناخۆین تا برسیمان نەبێ کە خواردیشمان تێر ناخۆین لەسەر هەموو کلووە شڕەب وەلا توسریف و لەسەر هەموو ئەم ڕێنمایان ڕۆیشتم یعنی دەڵێ ماوەی دەمانگ بەردەوام بووم دەڵێ بەبێ ئەوەی ینی من ڕێژەی شەکرەکەم مرۆڤێکی لە کاتێکدا ڕێژەی شەکرەکەی بەردەوام بەرزە ئێستا دەڵێ ڕێژەی شەکرەکەم لە هاوسەنجێکی زۆر عەجایبدا بوو ئەوە تۆ کە نەخۆشی ئاوا بێ ئەی ئەگەر نەخۆشنی ئەم هاوسەنجێ پەیڕۆ بکەی ئەبێ بەڕاستی چ ژیانێکی بەختەوەر و کامەرانتە بێ ئەوە تۆ لەگەڵ یەک ڕێنمایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کێشەکانی ئێمە زۆر بەداخەوە ئەڵێ جارێ مامۆستایەک مەجموعەیە تەلەبەی هەبوو وتی ئەگەر چوونە شوێنێک ئاوی تیا بوو بیسمیلایی بکە بڕۆ لە ئەو بەر ئاوەکە ناتوە قەدەری خۆەوە بێ ئەچونە سەفرەیەک دارەکان لەو بەری ئاوەکە بێ
چی بکەن بۆیان بۆچی وتی مامۆساوتی بسمیلایی بکە بڕۆ وتییەکیان بسمیلایی کرد چووە ئەو بەرداری هێنا هاتەوە دوای مامۆساوتی ئەم دارانتان لەکوێ هێنا مامۆسا جەنابەت تۆ ئەی بسمیلایی نەکرد مامۆسا چوو تاقیب کاتەوە ئاو بردی خەریک بوو بخنکێ خۆی تاقی کردەوە بەزەوەی اعتیقادی لەسەر بە بیر و قەناعەتی وابوو ئاو نایبە نەیبرد کاتێ مەسەلەی سونەتەکانیش ئەمەیە یعنی بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خواردن لە خواردنەوەدا لە ڕێکردنە لە خەوتنە لە هەستانە یعنی سونەتەکان تەطبیقی یعنی کۆمەڵگایەکی زۆر تەندروستمانە بێ حتا تەندروست نەک لە ڕووی جەستەوە بەس لە ڕووی فکرەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی بەریەککەوتنەوە یعنی تۆ مجتەمەعی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سیر کە خۆمەوکەیان بەریەککەوتنیان هەبوو کاکە دوکانیان هەبووە کردنی فرۆشتنیان هەبووە ژن و ژنخوازیان هەبووە بەس کاکە بزانە بەریەککەوتنی کێشەوگرفتیش لە ژیانە هەر دەبێت ئەسڵەن بێکێشەگرفت نایە بەس بزانە بەریەککەوتنیوان بەریەککەوتنێکی خێر بوو ئەوەی مەحوی شاعرە ئەڵێ ئەگەر هەر کەس بڕۆشتایەتە مەدینە ئەوت ئەم پێغەمبەرستانە یعنی پێغەمبەر ئەوەندە ڕەنگی دابوویەوە کردەوەکانی ئەو لە ژیانی ئەواندا حتا زەیدی کوڕی خالیدی جوهەنی ئەڵە جارێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سیواک بکەن ئەڵە زەیدی کوڕی خالید هەموو سیواکەی ئەلێراوە بۆ لێ داتناوەڵە بۆی لە بیرم نەچێ سنەت تەطبیق ئەفەرمێ ئیبن مەسعود جارێکیان هات بەرەو مزگەوت نەگەشت ناو مزگەوت لە هەیوانەکە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دانیشت یەکسەر لێ دانیشت ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیبن مەسعود بۆ دانیشتی فەرمووی تۆ نەتفەرموو دانیشت ئیتر بیر لەوە ناکەمەوە بۆچی چووک ئەمە عیبادەتە کێشەی ئێمە لەگەڵ تەطبیقکردنی سونەتەکانە دووشتە یەکێک لەوەیە بۆچی کاکە ئەو سنەت دێ بۆچی کاکە کە سنەت بوو بۆچی نایە ئەم پرسیاری نایە یان سەن ئەڵێ چی کاکە ئەڵێ کوڕەوە سنەتە بیشی کەیت و نەیشی کەیت چییە مامۆستا هەموو ئەوەی ئەعجازانەی ئێستا دەرکەوتوون لە دنیای ئەعجازی قورئان و سنەتە هەمووانەی کە خوای گەورە لە قورئاندا باسی کردووە هەموو فرمودانەی زۆرێک لەو فرمودانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە توێژینەوەی لەسەر کراوە ڕێک ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بنمونە لە بابەتی ئاو خواردنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کە خواردانەوە بەدەستی ڕاست بسم الله بکەن بە سێ قوم بیخۆنان بە سێ جار نەک بە یەک جار هەناسەتان بانەچێتە ناو ئەو دەفرەی کە ئاوەکەی تێدایە بە دانیشتنەوە بیخۆنەوە ئێستا دەرکەوتووە کە لە ڕووی عیلم و زانستیەوە کەسێک کە بۆ دانیشتنەکە چەند سوودی تەندروستی هەیە و خواردن لەو کاتەیدا پەیوەندی بە جگەرەوە هەیە کە جگەر داوای دەکات ئەگەر تۆ بە یەک جار ئاوەکە هەڵبدەی کاریگەری لەسەر جگەرە دەکات زۆر خراپە بەڵام ئەگەر بە چەند جارێک بڵێ ئەویش بەرپرسە لە تینوێتی ئەوانە هەم کە یەک جار بیخۆی تینوێتی ناشکێ بەڵام کە بە سێ جار بیخۆیەوە هەم تینوێتی دەشکێ و هەم کاریگەری ناتەندروستیشی ناوێ بەڵکو هەمووی بۆ تەندروستی ئیسفادەی هەیە کەواتە ئەمە ئەگەینە ئەوەی کە بڵین ئیلا ئەبێ ئینسانی مسلمان یعنی بەبێ چوونچرا سنەت تەطبیقکە پێویست ناکاپرسی ئێستا مەسەڵەن من ئەڵێم کاکە ئەگەر سنەت تەطبیق نەکەین چی ئەخەون یەکەم خوا فەرمێ فەلیەحذەر الذین یخالفون عن ئەمری ئەڵێن جارێک کابرایەکیان بینی والله ئەعلەم تابعینێک چوو بۆ مزگەوت بە قاچی ڕاست چووە دەرەوە وەکو چۆن هەزدەیەکی لێ دەیگەڕایەوە وتیان چی بوو وتی بە قاچی ڕاست چوومە دەرەوە هەڵم کرد تجاوز چییە ڕاست و چەپ چییە وتی کاکە چۆن چییە ئەی خوا نافەرمێ فەلیەحذەر الذین یخالفون عن ئەمری ئەن تصیبهم فتنة أو يصيبهم عذاب أليم ئەی خوا نافەرمێن با ئەوریابن ئەوانەی مخالفەی ئەمری پێغەمبەر صلی الله علیه و سلم تووشی فتنە من خوا بمانپارێزە کە مفەسرین دەفەرمون یعنی پاشگەز بوونە وەرگەڕان لە دین لە قیامەت تووشی عەذابن کاتە ئێمە پێویستە سونەتەکان بەبێ پرسیاری بۆچی تەطبیقکەین لە کاتێک دڵنیا بووین لەسەر ئەوەی کە سەرەکەی صحیحەوەکەوتمان صحیح بێن نەکەوەی کابرا مەسەڵەن هەر چی بینی وەڵا کاکە ئەمە فەرمودەیەوە ئەبێ ئیتر ئاوە بالمناسبە یەکیان وتبوو بیتەرتاڵە چییە وتوی بەو خوایە بە خزمەتی ئەو فەرمودەیە نەگەشت بیتەرتاڵەوە ئەوتی بەو خوایە بە خزمەتی ئەم فەرمودەیە نەگەشت دامەسم ئەم قسە ئەمەیە هەر قسەی جەناب دەبێ و هیچ صحیح بێ بەڵام تەطبیقکردنی سنەت پێویست بە پرسیار ناکە موسڵمان نابێ بچێ بە دوای ئەوەیدا کە بزان ئایا ئەمە ئیعجازی عەلمی تایەتیانی ئابێگومان بەس کە تۆ ئەنجامتدا ئەمە بۆ کێیە کە بگەڕێ بە دوای کابرایەکە مەسەڵەن کاکە من ئەڵێم بە کابرایەک ئیمانی نییە ئەڵێم پێغەمبەر صلی الله علیه و سلم وای فەرمووی ئەم کابرا جار ئیمانی بە پێغەمبەرەکە نییە بەس کە حەدیسەکەی بۆ باسکم ئەو لە ڕووی عیلمیەوە حەدیسە بزان ئەو جارە لێرەوە یەتەوە سەر خەتەکەی من
کێت سەر خەتەکەی مسلمانە بێ کاتە تەطبیقکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دنیادا ئاسوودەیی و ئیسراحەت بە ئینسانە بەخشێ ئابێ گومان مامۆستا بێ ئەوەی کە تۆ تاقیب بکەوە ئەمە وەکو مامۆستاکە تاقی کردەوە ئاوەکە بردی و خەریک ببن چێ یعنی تۆ اعتقادە کولیەکەس لەسەر و هەموو شتێکەوەیە زۆر کەس دەڵێ لەبەرەوەی اعتقادە کولیەکەی لەسەر فەرموودەکە نیە لە ناوڕۆکیەوە بڕیاری نەداوە ئەمە جێبەجێ بکە بۆیە واتەوات و قسەشی لەسەر دەکا هەر بۆیش تەسیری نابێت کاریگەری بێگومان مادامیش فەرموودەکان کە ئێمە لە ژیانماندا جێبەجێمان کردن هەمووی سیحەتی لە ڕووی تەندروستی و سیحەت و لە ڕووی کاروباری ژیان و گوزەران و داراییمان و هەڵسوکاتماندا ژیانێکی ئارام و ئاسوودەی بۆ جێبەجێکردن ئیتریمە چیترمان دەوێت بە تەئکید بە دڵنیا کێشەکە هەر ئەوەیە کابرا حەدیثێک جاری وا هەیە بۆ تاقیکردنەوە ئەیکە نەک بۆ بڕوا پێ یعنی ئێستا ڕۆژ و مەسەڵ بۆ نمونە لە ئەوروپا و ئەمریکا یەکێک لە چارەسەرەکانی نەخۆشی ڕۆژووە ئەو ئەڵێ باین تا ئێوارە ماوەیەکی هیچ مەخۆ مەسەن 3 ڕۆژ 4 ماوەیەکی بۆ دانێ بەپێی نەخۆشەکە کە دکتۆرەکە دیاریەکە ئەم کابرایە خۆڕۆژی منی شەرۆکو ئەو وایە من باین تا ئێوارە هیچ ناخۆم هیچ ناخواتە بەس جیاوازیەکەی چییە من عیبادەتەکە جیاوازی ئەوەیە کە نیەتەکەی من جیاوازە لەو کاتە تەطبیقکردنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان بیەوێت سنەت تەطبیقکە نەک ئەوەیەک عادەتێک مەسەڵ زۆر کەسی وایە هەر عادەتی وایە بڵێن درۆ ناکە کەسی وایە عادەتی وایە هەر مەوعیدی هەیە مەوعیدێک زۆر دقیقە لە مەوعیدە کەسی وایە پێی ناخۆشە باسی کەس بکەی لەلایە خۆمە هیچ ئەجرێکی بۆ قیامەت دەست ناکەوێت بەس جیاوازی من ئەوەیە کەوا من ئەگەر ئەوە نەکەم خوای گەورە یارمەتیم ئەدا کۆمەلگاکەم بۆ چاکەکە بەس بەداخەوە زۆر جار ئێمە لەگەڵ سنەتەکانە دۆست نین لەگەڵ سنەتەکانە برانین دەست لە ملانی یەک نین زۆر جار تۆ دقت بدە سادەترین شت لە مزگەوت تا تۆ بڕۆ دانیش کە خەڵک ئەچێتە دەرەوە بزانە خەڵک چۆن ئەچێتە دەرەوە کەم دەبینی بە قاچی ڕاست بچێتە دەرەوە بە قاچە مەسەڵ زۆر جار لە خواردن ناسیرک برادێکمانەیە ئەڵێ نەفەرێکی ئەڵێ کوڕەکەم نانەخوا هەتا وەکو مانوو نەبێ هەر ئەخوا خۆمە خواردن نیەمە خۆ من مەسەلە ئەوە خواردنەکە ئینسان ئەوەندە بخوا کەوا یقیم الصلبه نەک ئەوەندە بخوا کەوا بێتە بەڵا بووی لەبەر ئێمە لە تەطبیقکردنی سنەتە بێجگە ئەجرەکەی قیامەت بە نیەتەکە دەستمانەکەوی ئینشاءالله یعنی بۆ یەکەم بۆ شخصی خۆمان کۆمەڵێکی بۆ خۆمان ئیستیفادێ مەسەڵ چۆنیەتی خەو چۆنەتی خواردن دووەم قازانجی بۆ من و منا کوڕ و کچەکەم و ژنەکەم هەیە سێم قازانجی بۆ ئەم عایلە و ئەو عایلە هەیە چوارەم قازانجی بۆ بەڕێوەبردننی ئیدارە و کاروباری دەوڵەتەوە هەیە یعنی ئەگەر بێت و ئێمە لە منەوە کە مامۆستایەکی ئاینی نوێشخێنێکی مزگەوتەکەم هەتا سەرۆکی هەرێم هەتا سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکی دادگا دادوەرکیەکی ئەگەر ئەمانە هەمووی ئەو سنەتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەطبیقکەین کوا کێشەمانە بێ مشکلمان بۆ دروستە بێ بێگومان کاتە لە ڕووی ئێمالکردنی تابعبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو کابراڵێ خورمژەکەی دەوێ ژیانیشی تێکەچێت چونکو تۆ مەسەلەن هەر ئەوەی کە لە ناو لاشەی تۆدا ئەو سیستمی خوای گەورە بۆ لاشیدان بۆچی نەخۆشەکەوی ئەو سیستمە هەندێکی تێکەچێ تەوازونەکە تێک چوو ژیانی تۆش هەمووی تێکەچێ هەر پەنجەیەکە تۆزە گەرم بێ ئێش دنیا بەزەو پەنجەیانی تەوازنی لاشە تێکەچێ کاتە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەنزومەیەکی تێکەڵاو یەک وحدەیەکە یەک وحدەیە نابێ وحدەیە بەشکی يعني كلية كجزئي تجزء قبول ناكا بشمول قبول ناكا يعني ناكرة توليرة لمزقوتا سنة في عصام تطبيقي ولام لنا مال من التاجي بيني ناكرة لنا مزقوت مال من التطبيقي لحكم تصلاة تطبيقي نك تبي الهمو أبي همو جيانت أجر بتي جيان بختور بلا دنيا ده لقيامتي شا بخدمتي بيغمبر صلى الله عليه وسلم بقي أبي أو كله أو طوبلا بلين ئەو گروپی سنەتەکانی پێغەمبەر هەمووی بە یەک پاکێج تەطبیقی ناکرێ بەش بەشی کاکە تۆ لێرە وەرە نوێژەکەت بکە باش سنەت ئەی لە ماڵەوە چۆن ئەی لە بازار چۆن ئەی لە فرۆشتن یعنی کێشەی ئێمە زۆر بەداخەوە ئێمە ئێستا لە ژیانی ڕۆژانەماندا نوێژخوێنمان کەم نییە لەخوا بە زیاد هەموو مزگەوتەکان پڕە بن بەڵام کێشەکە وایە لە مزگەوتە تەبعیەت لە سنەتەکە لە بازاڕە نایکە
تۆ بڕە شتێکی لا بکڕە پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە بازار بینی کۆمایەکی گەورە گەنم دانراوە سەرەوەی زۆر جوان ئەکا دەستی کرد بە نایسێری کرد چیە تەڕە فەرمووی بۆ تەڕە وتی یا رسول الله ئەصابەته السەما باران باری فەرمووی هەلا جعلته فوق ليراه الناس أو كما قال بۆ نەسووسە سەرەوە خەڵکی تەڕەکەش ببینن من غش فليس مني کاتە دین تەنها لە مزگەوتان نییە پێچوانەی ئەو خەڵکی پێ وایە کەسی غەشیش پێ لە ئێمە نییە پێچوانەی ئەو خەڵکی پێ وایە دین بۆ تاکو ئەوی تریشی بۆ ئەوان وانە ئەگەر وابێ دین بۆ تاکو مزگەوت بێ ئەی پێغەمبەرەکەی بەسەر گەنمی کابراوە بەوچی ئەی پێغەمبەر سەڵسەڵام بۆ ئەفەرمێ با کابرایەک کە سوار تازەیەت بۆ ناو شار کەلوپەلی پێی بیفرۆشە لا تەلقوا الركبان ئێوە نەچن ڕیان پێ بگرن لە دەرەوەی شار لێی بکردن شتومەکەکەی نەزانێت سعری بازار چۆن بیخەڵەتێن ئەی پێغەمبەر چییە بەسەرەوە چۆن ئەیکری بڕۆ بیکرد یعنی نەهی کراوە لەوەی کابرایەک لە لادێەوە بێتە شار نەزانێت سعری بازار چۆنە یەکێکە چێت لە دەرەوەی شار نایاڵێ بێتە بازار سعرێکی هەرزانتر لێ دەکرێت بە ئارەزووی سعری ئەمەی کە ئەڕوا پێغەمبەر سەڵسەڵام نەهی کرد دەی باشە ئەگەر دین یەک پاکێج نەبێ ئاخی چی بەسەر ئەو کابرایە ئەی بۆچی پێغەمبەر سەڵسەڵام فەرمی ئەگەر ژنتان هێنا بۆ کوڕەکانتان با کچەکەم و مواصفاتی بێ کچێکت دابەشوو با کوڕەکە ئەو مواصفاتی بێ ئەی بۆچی ئەفەرمێ هەر ڕاعیەک هەر سەرۆکێک هەر دەسەڵاتێک بوو بە حاکم بربەست و ئاستەنگی لە بەردەم خەڵک و هەژاری و نەداری خەڵکادانە خوای گەورە بربەست و ئاستەنگ لە بەردەم هەژاریەوە لە قیامەتدایانێ ئەی پێغەمبەر سەڵسەڵام چییە کاتە سنەت یەک شتە ئەگەر ئەبێ هەمووی پێکەوە تەطبیقی نەک تۆ بێتە مزگەوت مسلمان بی تەسبیحاتێکی چاک بکەی بەڵام چوویتە دەرەوە بازاڕی بی دوور بێ لە ڕووی تۆ بیسەرە مامۆستا کاتەکەمان کەم ماوە بەڵام قسەیەک هەیە لەسەرەوەی قسە دەکرێت لەسەر ئینحرافی فەرموودە ئەوەی کە فەرموودە زۆری ئیسرائیلیاتی تێگەڵ کراوە دەستکاری کراوە فەرموودە بە سەحیحی کەم وایە بە سەحیحی بگات بە دەستمان بۆ پێویستە پەیوەست بێ بە قورئانەوە لەبەر بە دەلالەتی ئەوەی خوای گەورە لە قورئان دەفەرمێ نحن نزلنا الذکر وإنا له لحافظون ئێمە قورئانمان دابەزاند و ئێمەش دەیپارێزین سەبارەت بە ئەوە مامۆستا ئێمە هەر سەرەتای بەرنامەکە قسەیەکت کرد بەڵێ یعنی یەکێک لە ئەرکەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتیە لە تیبیان و ڕوونکردنەوەی ئەو ئاەتانەی بە مجمەلی هاتوون لەگەڵ قورئان مەتنە بەڵام فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەفسیری مەتنەکە لەگەڵ ئەو قسە تۆزێک لەگەڵ یاین لە ڕوویەکەوە کە ئەڵێ فەرموودە دەستی تێخرام قسەیە کەس نکولی لەوە نییە بەڵام ئەم فەرموودەی کە بڵێن دەستی تێخراوە عولەما چۆن حەدیثیان کۆ کردوێتەوە یعنی جوهدی عولەما جوهدی زان لە کۆکردنەوەی حەدیثات چۆن بوو خۆ ئەمانە نەهاتوون هەر کەس وتوێتی ئەمە حەدیثە کۆی کاتەوە ئیمامی بوخاری ئەفەرمێ لە کۆی 600,000 حەدیث 8,000 کۆ کردوێتەوە ئەفەرمێ ئەم حەدیثانەی کۆم کردوێتەوە یەک بە یەک گەڕاو شەخسەکان ڕاویەکان سەنەدەکە هەموویم چۆن ئەڵێ داوتە بێژنگ شەنوکەویم کردو اینجا گەشتومەتە ئیمامی مالک کە ئیمامی ئەهلی مەدینەیە کە موەطە ئیمامی مالکێکێک لەو کتێب معتەبەرانی کە لە فقه و لە حەدیث قسەی لەسەر ئیمامی مالک کۆمەڵی حەدیثیە تەنها یەک تابعین لە بین ئەو سەحابەکە مالك عن نافع عن ابن عمر عن النبي صلى الله عليه وسلم يترى أحاديث الثلاثيات يعني هو بس هيك سجاته بيغمر عليه صلى الله عليه وسلم كاتب يما لقل أوين كحديث السيتي أخرى ما مش معناه أوانية إتر حديث ترك مطلق ترك كدني حديث بيتشوان جولانوي خوايا قرآن فرمو أطيع الله وأطيع الرسول لا يطاع الرسول للشيابك خوا قال إما هر قرآن تطبيقين دي يطاع بيغمر لك فيه خوا فرمو فليحذر الذين يخالفون عن أمره دي مخالفة أمر بيغمر بتشي أبي خواهي قولا فلما ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم أي باشا نيش شون بكي أي باشا كسي دسيب كات شون دسيب ببري بو علماء اللي را دسي كابرا يدزبري يبري اللي فرمودي عرون كراوة يبري حديث روني كردوتو أي بوشي كومالك تاوان هي كومالك ميرات دابش كرني ميرات خو دابش كرني ميرات بلا القرآن هاتو بلا خبو مفصلين هاتو كلا حديث أباس كراوة كواتا حديث كروي قرآن أمش أو ناجين بمطلقي حديث ورجرين هلاش مخالفة هر قرآن بمطلقي حديث يشرف سكين دبري إيه مدلين لبيناوي تيجشنيكي تندرس لدين بيسمع بويا لقرآن وحديث وكو يكتب جين نق قرآن ورجرين وحديث إهمال كين وكوي ما ملايان لقلب كين
زۆر سپاس بەڕێز مامۆستا عەفان شێخ سەدیق سەرگەتی زانای ئاینی سوپاس دەکەین کە بۆ ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز کە قسەکردن بوو لەسەر شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر درودی و خوای لەسەر بێ لەگەڵ ماوەی زۆر سپاس دەکەین. سەرکەوتوو من زۆر سپاس. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پێیام زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە هاوڕێی ئێمە بوون. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین. شاد و بەختەوەر و کامەران بن. خواتان لەگەڵ.